سلااوان لێبێت لە بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سۆرانم دیارە بە بڕیاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ماوەی چەند ڕۆژێک کە بڕیاری ئەوە دراوە کە پێداچوونەوە بە ژیان و گوزەران و یاخود ناوی ئەو کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن لە بنکە و بەڕێوەبەرایەتیەکان لە سەرجەم پارێزگا و ناحیە و ئیدارە سەربەخۆکان بکرێت. لێرە بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی سۆران ماوەی چەند ڕۆژێکە لە ڕێگەی لیژنەکانیانەوە ئەو کارە دەکەن. لێرە تیمەکان ئامادەیان هەیە و ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتشن لێرە سەردانی ئەم بەڕێوەبەرایەتی ئەکەن بۆ ئەوەی جارێکی تر لە ڕێگای ئەم لیژنەوە بزانن کە هیچ کەم و کورتیەک لە مامەڵەکانی ئەوان هەیە. لێرە توران خدر بەڕێوەبەری چاودێری گەشەپێدانی سۆران میوانی منە و دواتریش بەشەکان لەگەڵ ئەو بەسەرەکەینەوە. توران خان سلااوت لێ بێت. زۆر سپاس. ئەگەر پێم بڵێ ئامانج لەوە چییە کە ماوەی چەند ڕۆژێکە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەو بڕیارەی داوە کە پێداچوونەوە بە ژیان و گوزەرانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکرێت؟ زۆر بخێربێن لەسەر داوای دیوانی چاودێری دارایی و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی و تۆڕەکانی پاراستنی کۆمەڵایەتی لە سەرجەم پارێزگا و ئیدارە سەربەخۆکان هەر بستن بە پڕکردنەوەی فۆرمی دڵنیایی بۆ هەموو کەم ئەندامانە و خاوەن پێداویستی تایبەتیانەی کە موچەیان بەڕی 100,000 و 150,000 کە فۆرمەکە فۆرمی دڵنیایی کە پێویستە پڕ بکرێتەوە. ئەو کەسانە چۆن ئاگادار کراونەتەوە کە بێن سەردانی بەڕێوەبەرایەتیەکەتان بکەن؟ ئاگادارکردنەوەکە لە ڕێی ڕاگەیاندن بووە پێشتر ئەوانەی کە نەهاتوونەش بە ڕێگای پەیوەندی تەلەفۆنی بووە. ئەو کارمەندانەی لێرە دانیشتوون سەرقاڵی چین و چ بەو کەسانە ئەڵێن کە سەردانیان؟ ئەو کارمەندانەی کە لێرە لە خودی بەڕێوەبەراتی 5 لیژنەمان دروست کردووە هەر بابەتێک هەر نەخۆشیێک جۆرێک لیژنەکەمان بۆ دانا بۆ ئەوەی کارەکان ئاسانتر و ئاسانتر ڕای بکرێن. 5 لیژنەنە لە خودی بەڕێوەبەراتی، لیژنەی جەستەیە، لیژنەی بیرکۆل و ئۆتیزم و شەڵە دەماغە، نابینا و نابیستە، داون و مەنگولە ئەم بابەتانی کە دابەشکران بەسەر 5 لیژنە. ئەگەر لەگەڵمان بە شێوەیەکی مەیدان بچین ژوور ئەو شوێنە ژوورەکان ترش بەسەر بکەینەوە بۆ ئەوی بزان کە ئەو چەند زۆری کەمەندام باس کرد کە چەند زۆرێکمان هەیە، بەڵام بۆ نمونە هەر ژوورە و تایبەتە بە خەڵکانێک جەستەیە ئەم شوێنەش لەم شوێنەش نابینا باشە ئێرە تایبەتە بە نابینا. باشە توران خان ئەگەر پێم بڵێ ئێرە شوێنی نابینایە، بەڵام ئەو کەسانێک کە نابینان لێرە لەو ڕێژەی کە باست کرد زۆرترین کەسی خاوەن پێداویستی تایبەت چ بابەتێک لە خۆگری؟ زۆرترین جەستەی نابینا و نابیستن، شەڵە دەماغ و بیرکۆل و داونیش بابەتێکی زۆرن کە توان دەم زۆرترینە. سینە ژوورەکان تر لەگەڵمان بن بۆ ئەوەی بزانین کە لێرە وەک توران خدر بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سۆران باسی لەوە کرد کە ئەوان لە ڕێگای 5 لیژنەوە بەشەکانیان دیاری کردووە بۆ ئەوەی ئێرە ئۆتیزم، کورتە باڵا مەنگول، شیز و فرینیا. باشە توران خان ئەگەر ڕوونکردنەوەم لۆ بدەی لێرە چەند کەس ماون ناویان تۆمار بکرێت و کەی کۆتایی بە وادێ دێت کە ئێوە دیاریتان کرد؟ لێرە تقریبان 20 کەس ماون وادەکەش کە لە هەفتی مانگی دەستنیشان کرابوو 15 مانگ هەتا 15 ڕۆژە بەردەوام دەبیتن. بۆیەش داوە لە هەموو خاوەن پێداویستی تایبەتێک دەکەم هەموو کەمەندەمان کە بێن خۆیان تۆمار بکەن، چکو بابەتکە پەیوەندی بە موچەوەنە هەیە بۆ ئەوی بەردەوامیان هەبی موچەکانیان. توران خان ئیدارەی سەربەخۆی سۆران 14 ناحیە و 6 قەزای هەیە. لیژنەتان یاخود نوێنەرایتان نووسینگەتان لەو شوێنانە هەیە وەکو بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی؟ بەێ لە هەر 3 قەزای چۆمان مێرگە سۆر ڕواندەست بنکەنە خودی تعبیر لە بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سۆران دەکەن، نەفسی ئەو کارانەی کە لێرە دەکەن لە بنکانەش تۆمار دەکەن. بۆیە ئەو هەموو کەمەندام و خاوەن پێداویستی ئەو سنوورانە بوون نمونە سنووری چۆمان دەتوانن لە بنکەی چۆمان خۆ تۆمار بکەن، ڕواندەست عینە لە ڕواندەست خۆیان تۆمار بکەن، لە مێرگە سۆریش عینە.
کەواتە بەس سیدەکان و خەلیفان لەگەڵ سەنتەری قەزان بەێ سیدەکان و خەلیفانش کەس خەلیفانش ڕێژەیەکی زۆرە زۆر پێویست دەکرد کەمە لیژنایەکی بنێرینە خەلیفانە بەڵام لەبەر ئەوەی وا دەکەت زۆر کەم بوو لیژنەکانیش تیمەکانمان کەم بوو نەمانتوانیوە بۆی لە کۆتاییدا ئەگەرمانەوە کەسانێک کە من نانتوانی بیتن سەردانی ئێمە بکەن ئەمە بە تیمێک بە لیژنێک سەردانیان دەکەین و تۆماریان دەکەین. تورانخان لەگەڵ بە دوابزەم دوایین ژووری ئەو شوێنێک کە لیژنەکانی لێ دانیشتووە دوو ژوور ماوە بەسەر یەکەینەوە. تورانخان خەڵکێک هەیە کەسی خاوەن پێداویستی تایبەتی هەیە بەڵام لەوانەیە ناوی لەو چاودێریە تۆمار نەکرابێت بۆ ئەوە چ بەرنامە و پلانتان خاوەن پێداویستی تایبەت ڕێژەیەکی زۆر هەیە تۆماریان کرد لیژنەشیان کرد ئەمە چاوەڕی گەڕانەوەیان دەکەین. سێ بابەتیشانە لە خاوەن پێداویستی تایبەتەکان کە تا ئێستا ناویان تۆمار کردەوە بەڵام لیژنیان نەکردیا بابەتی ناویست و ناوینان جەستەییە تا ئێستا تۆماریان کردووە بەڵام لیژنیان پێ نەکراوەش لە سەردەوەی وزارەت کە ماون چاوەڕوانیدانە. ئەم ژوورە تایبەتە بە ناویستایان دوایین ژوور لەگەڵمان بن بۆ ئەوەی کە لەوێشەوە کۆمەڵی خەڵک کە کەسی خاوەن پێداویستی تایبەتن هاوکاری کامێڕەمانم دیمەنی ژوورەوەتان بۆ ئەگوازێتەوە کە بزانم لەوێ ئەم بەشە تایبەتە بە شەلەل دەماغ بیرکۆڵ. هاوکاری تورانخان ئەگەر پێم بڵێیت ئەم بەشە تایبەتە بە شەلەل دەماغ و بیرکۆڵ. شەلەردەماغ و بیرکۆلیش ڕێژەیەکی زۆرن کە ئێستاش ڕۆژانە بەو قەرەباڵغی کە دەبینن تۆمار دەکرن بەڵام لە کاتی خۆیدا یعنی زووتر یەکتا 11:30 تەواو دەبیتن. چەند کەس لە بەڕێوەبەری چاودێر و گەشەپێدانی کۆمەڵایەتی سۆران موچە وەردەگرن هیچ بڕیارەکەی بۆ ئەوەی ئەو 150,000 زیاتر بکرێت؟ لێرە 4446 کەس موچەخۆرن یعنی ئیدارەی سۆرام تەواوەتی یعنی هەر سێ قەزای چۆمانمێ کە سۆر ڕوەندز بڕیارەکەش تا ئێستا نەبووە 150,000 بۆ ئەوانەی کە بێ موچەنە 100,000ش خاوەن موچەنە. پەیامی کۆتایی چ داواکارێت لە کەسانی خاوەن پێداویستی تایبەتی؟ وەڵا هیوای ژیانێکی خێر و خۆشی و ئاسوودەیان بوو دەخوازم و داواکارم ئەوانەی کە فۆرمیان پڕ نەکردەوە سەردانمان بکەن بۆ ئەوی موچەکانیان نەفەوتێتن. زۆر بخێر بێن. خدر بەڕێوەبەری چاودێر و گەشەپێدانی سۆران وەگوتم ئەوەی دەبینن ئێستا لە ژوورەوە کە ئەم بەشە تایبەت کراوە بۆ ئەوەی کار ئاسانی یاخود جەنجالی لەو ژوورانە لەو بەڕێوەبەریەتە دروست نەبێت دابش کراوە بەسەر 5 شوێن بۆ ئەوەی کە جەنجالی یاخود قەرەباڵغی دروست نەبێت. لێرە بەشەکان جیاوازن هەر بەشێک و تایبەت کراوە بە کەسانی بۆ نمونە شەلەر دەماغە بیرکۆلە نابیستە نابینایە ئەمانە هەموو ئەو کەسانەنە کە ئەگەر ژوورەکان ببینێ ڕێژەیەکی کەم خەڵک دەبینی لەبەرەوەی کە بە شێوازێکی وا دانراوە کار ئاسانی زیاتر بۆ ئەو کەسانە دەکرێت بە ماوەیەکی کورت هەم زانیاریەکانیان لێرە پێشکەش بە لیژنە دەکەن و ئەگەر کەم و کوڕیەکیش هەبوو وەک توران خدر ئاماژەی پێکرد کە کەم و کوڕیەکان پێداچوونیان دەکرێت زیاتر لە 4500 کەس لە بەڕێوەبەری چاودێر و گەشەپێدانی کۆمەڵایەتی سۆران موچە وەردەگرن و ئێستاش بە بڕیاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی پێداچوونەوە هەم بە ژیان و گوزەرە هەمیش بە ناوەکان دەکرێت. بەڵێ